كردستان آذاری ترکی هەمووانە ڕاوەستە بارمان قورسە کوردستانە ئازاری تورخەمی هەمووانە گەر تارەی نەکەین لە دەستمان دەچێ خاک و ملەتمان بەفیرۆ دەچێت ئەگەر ئێمە خاوەنی 182,000 ئەنفار و 4,500 دێ و 8,000 بارزانی و چینیا باران و کۆزڕەوی خەڵکی کوردستانی دەبێ ئەو کوردستان وەچێت بارەکە زۆر قورسە پڕە فەقیری هەموو پڕە فەقیری با پێدرم دەبێت ئەلێرەوە ڕێزم ئەمە لە عیلمت دەست بەردەبێت لە سێرێکی تر دەربەدەری کوردە چ خڵاتە کە دەکەم ئەگەر شاری گرە خەڵاتدار بەڵام وەڵڵا کە هاتی ئێرە دەبی سەردانی هەموو دەبی ببی بەخاندی نیوە شەوێ کەم لە جەمکێکی دراو لەبەر دەکەین لە ناو شاری هەولێرە دەسوڕێەوە یەک شەقاوە هەروەتر دیبەکە و مەخمر هەروەتر کۆیە هەروەتر هەمویان بە یەک چاویتە بەسەر دەچێ ناو چای مەسوول سەر لە بۆ کوردەکەی برێ کاک مەسوول ئاوت بەلاشە کارەبات بەلاشە ژیانت بەلاشە خەڵکی فەقیر باشە کابرای کوێکی من توانای دکتۆرم نەبی توانای دەرمانم نەبی توانای پارەی ئاو کارەبام نەبی لە تەقاعودێکی خۆم خەدرم لێ بکرێ ئەوە ژیانە ئەوە ژیانە ئەگەر ئەوانە نوێنەری سەرۆک مستەفا بارزانین سەرۆک مستەفا بارزانی لەوانە بن با تاکرد پێ بڵێم ئەمە لە عیلمت پێشمەرگە بووین دەچمە ناوچوی ئەکبەر واحد کە هاتی ئێرە دەبی ناو شاری کوێ بگەڕێ ناحیە ئاستی بگەڕێ ئەو گوندانە هەبوو بگەڕێ بەبێ بەرق و جیاوازی پارەوە خۆرەیە زێر زەمینەکان پڕە قاسەی هەفتە نوێنەوی تێدایە ئەمن بەنێچین و گە 26 خاڵم نووسیەوە لە شیواشۆکە دامە عومەر بەتاحی گوتم کاک نێچین ئەو نامەگلەی دەلابچێدا 26 خاڵە بابەت بەڕێوەبردی ئیداری حکوومەت دێنێ بە گلەی دەنابتی تێدا گەرەکە زارێکا هەولێرە بێ قەزبەر گوداری لۆخوا هەمووانی خەڵق نەکردن ها معقولە دەنابر بچە سەرک تانشت تەوزیعەکەی ئەدی ئەو هەم ئاو لە کوێتێ باش ئەمە 30 ساڵ حکوومەتین هەر 7 ساڵ و نیو بەبەر محافەزەکی دەکەون هەموو شتێکی لۆ دەکرا دووشەیرەکە دوانە ناوشارەکە دوانە خەرچی فەقیر دوانە لە باتی کاردۆ و پرۆزە و هەموو شتێک بوویتە خەستەخانە و دەرمانخانە حکوومەتەکەش خەستەخانەکەی بوو بە پارە کارەبای زیرەکتان دانایە ئەوە تا یەک پیش دەکا بە 2 سەعات کارەبا نایەتەوە ئەو بنێتە مستحقە بەوەی یان دەبا ئەمریکا بەریتانیا ئەهلیەوانە بێن خۆندەرەی کوردەکەی بۆ یاخکەن نەکە بە سوارکەری دەستی وا بێت نەکە بە برێنایی هاوار کاک مەسوول کاگومێت پلان و پلان لۆ کاک مەسوولنەوەی ئەو خاکەی نییە ئێستا لێ بقەبێتەوە بەڵام بلەیشی لە دەکەم دەبی لە شەوێ ڕست بێتە خوان دەبی سواری ئەسپەکەی بابی بێ دێ بە لێ بگەڕێ ئەگەر بەخۆست خۆی بات با ماکۆکی ئەمن لە دام چل ماکۆ معقولە دۆمی بارستانی وابی شەید باوە کرد بارستانی ئەو شەید بوو ئەمە مشتەر پیتەر ئەو شەوی بریندار بوو عومەرکانی بەردی هەڵدێرە هەزاران شەهید هەیە هیچ شتێک ئەوە نەبوو هەمووی خەتای هەبوو لە شوێنێ بژی یەکێتی نەبێ لە پارتی گۆڕاک ئیسلامیش دەبێ ئەوانە دریشتەوەی ئەمانە لە دژی و خیانەت هەمان بەرامە هەموو تا پشتی شێرتان ببێت ئەوە لەسەر تو بەڵام یەکشتی دیکە پێ لە ئەنتەرنێتی سیارێکی نیساندا تەلەفۆنی نەوزەتادم لەکە بوو لە بڕێوەبەراتی لە دوکاندەکانی کوێ سیارەکەی نیشتاندا داعش ڕسمی بەردەمی محافەزەی هەولێرە و خەراتۆ ئەوەی کرد بەردان حەمیدم لە تەلەڤیزیۆن وەڵا تەلەفۆنم لەگەر نەوزەتادی کرد جوابینێرا دارەچکە جوابینێرا دارە سێم حێناکەی گوتم وە کاک نەوزان لە چییە گوتم کۆبنەوەی چی هەیە بابە سیارەی داعش خەبەرێک بە بەردەمی وێدا هات برداعن ئەمنیەتە خۆتان بپارێزن کاک نەوزان لۆ نەکرد شتی لەم وەرگێتە باشی ئەیلوڵ بۆ دەکرد جێلە منە کەوابی بارەکە ئێستا لە 6 ساڵی تۆ تو نوێنەری هەموو عەدابە سیاسیەکانی نوێنەری هەموو سەرکردەکانی کوڕە فەقیری دەبی ئەوەندی دەبی کارەبای کاک مەسعودی ببتە کارەبای زیرەک ئەوە قسەی منە بارزانی گوتی کوردستان نییە خاچی کوردستان بۆ دوژمن نییە دەمێنێتەوە هەر بەسەر بەرزی دوژمن دۆڕاون نەماوە پەس هەمووتان بەرپرسیانە کاک مەسعود لەبەرەوەی ئێستا لە دەیمان دەلال و کاک مەسعود پشتی شێری بەبەر دەکەوی ئەگەر نێ شار بەسەر دێ بە دەلەوە کوردستانی دەکات هیچ کەنادە هەموو قسەکانە لەسەر سەر خۆندا دەرێن جنابێت کە کوردێکی ئەوەندە مخلیسی قوربانیت دایە مادی بوونت بووە پێشمەرگایەتی کردیە هەموو لە پەرۆشیە هەموو قسەکان